لە بنەڕەتە ئەم بابەتە پەیوەندی نییە بە دۆخی هەرێمی کوردستان و عێراقەوە لە ڕاستیدا کێشەی ژن کێشەیەکی جیهانیە لە هەر شوێنێکی دنیا کێشەی ژن کێشەیەکی هاوبەشە بۆ مانایەکی ئێستا لە هەموو دنیا لە ناو کۆمەڵگەکانە بەگشتی ژن بکەرێکی قبولکراو نییە یعنی بە تەواوەتی وەکو بەرکار مامەڵەی لەگەڵەکرێت لە هەموو سێکتەرە جیاوازەکانە تەنیا پەیوەندی بە سێکتەری سیاسیەوە نییە یاخود بە دۆخی سیاسیەوە نییە لە ڕاستیە لە ناو خێزانەوە بیگرە ژن هێشتا وەکو باسم لەوە کرد کە بکەرێکی قبولکراو نییە هەمیشە وەکو بەرکارێک لە پلەی دووە مامەڵەی لەگەڵاکرێ باوەڕی کۆمەڵگە بە کەسایەتی ژن لە ئاستێکی زۆر خراپدایە يعني تۆ ببینە مع العلم پێچەوانەکەی ئەمە ئەگەر بڵین لە کردارە لە واقعدا لە ئەمری واقعە ئەو ژنانەی کە لە ناوەندەکانی بڕیاریان ڕۆڵیان هەبووە باشترین و سەرکەوتوترین بوون یعنی واقع ئەمەی سەلماندووە حقیقەت ئەمەی سەلماندووە تەجروبە ئەمەی سەلماندووە بۆ نمونە ئێمە باسی دۆخی هەرێمی کوردستان ئەگەر بکەین هەموو ئەو ژنانەی کە لە ناوەندە سیاسی و کۆمەڵایەتی و ناوەندە یاساییەکاندا ڕۆڵی کاریگەر و ئەرێنیان یاخود ڕۆڵی بکەریان بینیوە ڕۆڵەکان سەرکەوتوتر بۆ لە ڕۆڵی پیاو بەڵام کۆمەڵگە ئەگەر بینە سەر کۆمەڵگەی کوردی بە عەقڵیەتی ئەو عەقڵیەتە دواکەوتووە باوە پیاو سالاری کە لە کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەتی تر کاریگەری زۆر خراپی کردوتە سەر ئەم نەهجە لە قبول نەکردنە ببینە مەسەلەن کاتێک کە ژنێک دەتوانێت جاری وهەیە لە ئاستی باوەڕی باڵادا دەتوانێت خۆی بۆ پۆستێکی باڵاش لە هەرێمی کوردستان یاخود عێراق کاندید بکە بەڵام بەر تانەوتەشەری کۆمەڵگە بە جۆرێک یعنی ئیرادەی ئەو ژناشکێنەی کە جارێکی تر زۆر بە ئاسانی جورئەت ناکا بڕوا لە ناوەندێکی بڕیارە ڕۆڵ بگێڕێ یاخود ئەسڵەن خۆی کاندید بکە لە ڕابردوو لە بیرمان نەچێت لە ئاستی باڵا مەسەلەن ئێمە ژنمان هەبوو خۆ لە ناوەندی بڕیارە لە ئاستی مەسەلەن دەسەڵاتی سیاسیە لە دەسەڵاتی تەشریعیە هەرە باڵای دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ژن وجودی هەبووە بەڵام ئەو ژنانش کە وجودیان هەبووە بە کاریگەری زۆر جار مەسەلەن مەساڵحی شەخسی بە مەساڵحی حیزبی نەیانتوانیەوە ڕۆڵی سەرەکی ژن وەکو وجودی ژن وەکو بڕیاری ژن وەکو کارکتەری ژن ڕۆڵی سەرەکی خۆیان بگێڕن دیسان لە وەکو بەرکار مامەڵەیان لەگەڵ کراوەتەوە نەک وەکو بکەر بۆیە بڕیارەکان زۆربەی جار لە ئاستە باڵاکانیشە بڕیارێکی پیاوە نەبوون ئێمە نەمان بینی لە ناوەندی دەسەڵاتی یاسایی هەرێمی کوردستانە مەسەلەن سەرۆکەکەی ژن بوو بەڵام نەمانتوان دیفاع لە کۆمەڵێک لە کەیسی ژنان بکە کە کارەساتی گەوری کۆمەڵایەتی و ینی سیاسیشیان بۆ هەرێمی کوردستان بۆ دۆخی ژن بە دوای خۆیان داهێنا بۆچی چکە وەکو وتم ئەویش ئەو دەسەڵاتەی نییە کۆمەڵگەکە قبوڵی ناکە با من نمونەیەکی بەسیط بە تۆ بهێنمەوە تۆ مەسەلەن ئێستا لە دیدگای سۆشیەل میدیا ئەتوانی یەکێکی مەیدانی بکەی ینی ڕاپرسێک یاخود سێرێکی مەسەلەن چۆنەڵێ شتێکی مەیدانی بکەوێتە بەردەستی تۆ کە تۆ پێوەرێکی مەیدانی بۆ تۆ کە بتوانی بڕیاری لەسەربەی ژنێک ئەگەر مەسەلەن لە ڕووی سیاسی قسە بکە لەسەر بابەتی سیاسی کۆمەڵایەتی پەروەردەی ژینگەی خێزانی لەسەر دینی لەسەر هەر بابەتێک لەم بابەتانە هەبێت قسە بکە بەرتانەوە تەشەری کۆمەڵگاکرێت ئەمە بۆ بە بڤەیەکی گەورە بۆ بە عیبێکی گەورە بەسەر کەسایەتی ژنەوە بۆیە زۆر بە ئاسانی ژن جورئەت ناکات لە ڕاستیە لە ناوەندەکانە ڕۆڵی هەبێ ئێمە ومانان وەکو ڕۆژنامەوان ینی دوای چەندین مەسەلەن دەیە لە هەوڵ لە ماندووبوون لە وجود لە هەبوون هێشتا ینی بڤەکەی کۆمەڵگەین هێشتا قبول نەکراوەکەی کۆمەڵگەین بۆیە پێم وایە ئەمە پێویستی بە شۆڕشێکی زەهنی گەورە هەیە هەم لە ئاستی باڵای ینی لە ئاستی باڵای سیاسی هەم لە ئاستی کۆمەڵایەتیش بەڵام وەکوتم جگەلەوەی کە ژن لە ڕۆ سیاسیەکەیەوە غەدری لێکرێ لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە غەدرە گەورەکەی لێکرێت کە لە ناو خێزانەکەی خۆیەوە وەکو بکەرێکی سەرەکی قبول ناکرێت ژن ناچار کراوە لە کۆمەڵگەی ئێمە لە پەنای حیزبێکا بتوانێت بەرپرسیارەتێکی سیاسی بەدەست بهێنێ بەرپرسیارەتێکی یاسایی بەدەست بهێنێ بۆچی چونکە ژن خۆشی لەوە تێگەشتۆ کە کۆمەڵگە هێشتا وەکو وجودێک وەکو هەبوونێک قبولی ناکا بە ڕسمی بۆیە هەمیشە پەنای بردوتە بەر حیزبێک مەسەلەن لایەنێک کە بتوانێت پێگەیەکی باتێ ڕۆڵێکی باتێ وەختێک کە تۆ ژنە خەیتە ناو دۆخێکی سیاسی ناو من بسمەوەی پارتێکی سیاسی پێویستە ئەو ژنە پەیڕەوی و ئیجبار بێ کە بڕیارەکانی حیزبەکەی قبول بکە حیزب مەسەلەن هەمیشە لە ناو حیزبات تۆ ئەوەی بەکارهێنراوی ینی بکەرەکە نیت بەوکوتم بەرکارەکەی بەکارهێنراوەکەی تۆ پێویستە لەژێر هەژمونی حیزبەکەی خۆتە لەژێر ئەجەندا و مەساڵحی حیزبەکەی خۆتا بڕیار بێ بۆیە وەکو وجودی ژن وەکوتم ڕاستە ئێمە بە فیزیکی ژنمان هەیە بەڵام بە کردداری بە بڕیاری کردداری واقعی و کارکتەری ڕاستەقینی ژنمان نییە لە ڕاستیە لە ناوەندە سیاسیەکانە ڕاستە لە مێژوی عێراق قاشتیوانە بووە لە ناو کۆمەڵگەیەکی مەزهەبگەرای لە ناو وڵاتێکی مەزهەبگەرای دینی قبولکردنی ژن کارەساتە ینی تا ئێستا بوونی نەبووە بیرمان نەچێت لە ئەم خولە و خولەکانی ڕابردوو ژن هەبوو وەکو کاندید وەکو بەربژێر خۆی بەربژێر کردو بۆ ئەو پۆستە
بەس هەر بۆکو پێم وتی تۆ زمینەی سوۆشیال میدیا زمینەیەکی گونجاوە بۆی کە تێبگەی کە کۆمەڵگە لە چ ڕادەیەکە تا ئێستا بڕوا بە توانەکانی ژنەکە ئەو ئیهانە و سوکایەتی کە بۆ ژنەکراوە یعنی ڕەنگە وای لێ کرد بێ جارێکی تر بە ئاسانی دەست نەباتەوە بۆ بڕیارێکی بەو جۆرەوە بە پێچەوانەوە ڕەنگە دۆخێک بۆ ئەو ژنە دروستکرابێکە لەوانەیە خۆی وەکو کەسایەتی گەشت بێتەوە قەناعەتی کە لە ڕووی دەرونیەوە تاو نییە باوەڕکە ینی من ئەوم بینیوە کە پیان تۆ لە ڕووی دەرونیەوە تاو نییە کە خۆی بۆ باڵاکان دیت کردووە بۆچی چکەوەکو وتم دیسان باوەڕیەکە بە ژن لاوازە لە کۆمەڵگەی ئێمە لە ڕاستیە تێکشکاندنی بربەز لە بەردەم ئیرادەی ژن بوون پرۆسسێکی ئاسان نییە ینی تۆ بتێ بە بڕیارێکی سیاسی ئەو بابەتە بگۆڕی نەخێرەمە بە بڕیاری سیاسی ناگۆڕێ پێویستی بە بڕیارێکی بنگەیی زهنی و مێژویی هەیە لە ڕاستیە پێویستی بە پەروەردە و دیسان گۆڕانکاری لە زنی تاکەکانی کۆمەڵگە هەیە ئەمە پرۆسەیەکی درێژە پرۆسەیەکی درێژخایەنە ئێمە لە ڕابردوو زۆر ئیشمان لەسەر ئەوە کردووە بەداخەوە ینی من بە تەجروبەی 12 ساڵی ڕابردوو خۆم هەمیشە گەشتومەتە قەناعاتێک کە واقعێکی تاڵە دۆخی ژن ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان بە کاریگەری زیادبوونی مەسەلەن کێشە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و سەربازیەکان هەمیشە دۆخی ژن پاراوێزخراوە بۆیە دۆزی ژنیش بە گشتی لە ناو کۆمەڵگەی ئێمە وەکو کێشەی ژن ڕۆژ بە ڕۆژ گەڕاوەتەوە بۆ دواوە